بۆیە ئەگەر پێغەمبەر بێتەوە عەلەیهی سەلام ئەگەر بیبینی چی پێ دەڵێ؟ هەر یەکەمان با وەڵامێکمان هەبێ. ئەگەر پێغەمبەر بێتەوە دەمان ناسێتەوە، ئێمە ئەو دەناسینەوە. ئەگەر پێغەمبەر بێتەوە عەلەیهی سەلات وەسەلام ئەگەر بیبینی چی پێ دەڵێ؟ من بەش بە حاڵی خۆم هیچی پێ ناڵێم، بەڵام هەموو شتێکی پێ دەڵێم لەو کاتەی لە شەرما لە بەردەمیدا دەمرم. هیچی پێ ناڵێم، بەڵام هەموو شتێکی پێ دەڵێم ئەو کاتەی خەجاڵەتی بە چۆکمدا دەهێنێ لە بەردەمیدا، ئەو کاتەی کەوا خەریکە شەرمەزاری دەمکوژێ، ئەو کاتەی کەوا خەجاڵەتی و شەرمەزاری خەریکە دام دەڕزێنێ. هیچی پێ ناڵێم بەزار، بەڵام بە شەرمەزاری و خەجاڵەتیەکەم هەموو شتێکی پێ دەڵێم. تاکەمان با بزانین چ وشەیەکمان ئامادەیە بۆ ئەوەی لەو کاتەدا بە پێغەمبەر برێن عەلەیهی سەلات وەسەلام. لە کاتێکدا زاتێک لە ڕۆژێکدا کەوا دایکت، باوکت، خێزانت، کچت، کوڕت، دۆست و هاوڕێ و خۆشەویست و ناسیاوت، دوور و نزیکت، فلا ئەنسابە بەینەهم یەومەئیذ وەلا یەتەساءەلوون. هەرچی پەیوەندێکەیە پچراوە، کەس لە کەس ناپرسێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام وەکو پزیشکێک وایە، بەڵام پزیشکی تەن و ماددە نا، پزیشکی پێست و ئێسقان و خوێن نا، پزیشکی ڕۆح، بەڵام پزیشکێک هەست بە ئازاری نەخۆشەکانی بکە. کە دەچێ لای نەخۆش، کە دەچێ لای دکتۆر، نەخۆشێک دەچێتە لای دکتۆرێک، دکتۆرەکە یەکەم لەسەر زانیاری و داتاکانی من چارەسەر و عیلاج دەنووسێ. دەبێ من قسەی بۆ بکەم کەوا کوێم ئازاری هەیە. دووەم دکتۆرەکەم هەست بە ئازاری من ناکە، دکتۆرەکەم هەست بە ئازاری من ناکە، بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام جگە لەوەی هەست بە ئازارمان دەکا، زیاتریش لەو ئازارێکەوە بەر ئێمە دەکەوێ ئەو دەیچێژێ، زیاتر لەوە. بۆی ئەو پزیشکی ڕۆحە. پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام ئەگەر بێتەوە جارێکی تر وجودمان بۆ دروست دەکاتەوە، خودمان بۆ دروست دەکاتەوە، بوونمان بۆ دروست دەکاتەوە. ئەو گۆڕانە سەخت و گەورە و قوڵەی بەسەرماندا هاتووە، جارێکی تر دەمان کاتەوە ئەو کەسەی کەوا ئەو هاتووە بۆ ئەوەی دروستمان کە بەو پەیام و بەو قورئانە